منبو بحرصال بيك آني نبوي شوازي بو حرصال ما فيك تاني أن تكتن بغاري الطبيعة وما دوست وهبال وبوغري ما بخوندن دكرن لتشولي برنجكي بيتر درست وبيكاتي مكاري بيك تاني نابێ کوردستان گاوا بالسەرێ ڕۆژ لە مەبانێدانی ئەوەیە دێواتەیە گەرموگرێدایی بوو خاکە خۆ وڵاتێ خۆ کەم لە کۆچمەریە بوو لە پایتەختە مسرێ بوو بەس کار و خەباتاوی و هەستێوی گشت گرێدایی بوو بە خاکە کوردستانێ